شەڕی نێوان دایکی ماریا و هاوژین زیبا دەستی پێکرد. دوای بڵاوبوونەوەی چەند تۆمارێکی دەنگی هاوژین بە خراپی باز لە ماریە سام دەکات. ڕاستەوخۆ دایکی ماریا بە تونترین شێواز وەڵامی دەداتەوە و پێی دەڵێ شەیتان دەستی لە مردوو هەڵدەگرێت. کچەکەی من لەژێر خاکدایە وازی لێ ناهێنێت چونکە لە شەیتانترە و سەلماندت تۆ ماریەت بە کوشتن داوە. تەواوی زانیاریەکان لە کلیل میدیا. سڵاو لە کلیل میدیاوە دووبارە گەڕانی وڵاتان بە بابەتێکی زۆر جیاواز. پێشەوەی سەری ڤیدیۆکەمان بکەی لایک و کۆمنت و شەیرت لەبیر نەچێ، وەروە سەبسکرایبی کەناڵەکەمان بکۆزان گۆڵەکەشدا بگرە بۆ ئەوی توی خۆشەویست یەکەمین کەسبی بابەتەکانمان ببینی. چەند ڕۆژێک بەر لە ئێستا کردەیەکی دەنگی خات و هاوژین زیبا بڵاو بووە کە لەو کردەیە باز لە ماریە دەکاتن و دایکی ماریەش هاتە سەرخەت و وەداوای ئەوەی لێ دەکات ڕاوەستێتن لەو شتانە کە دەیکاتن و وەسکاڵای یاسایی لەو خاتونە تۆمار دەکاتن. هاوژین زیبا خانمێکی فێنیمیستی تووڕێ و دەمێکە کار دەکات لە چەند مانگێک بۆ جێی باسی خەڵک زۆرترین ڕەخنە لە مەلاکان دەگرێت و دژی ڕوودبوونەوەشە پسپۆری دەرونی و دەیەوێ بۆ مافی ژن کار بکات. لە ڤیدیۆیەک دەڵێتن ئەو پیاوەی پێت دەڵێ خۆت داپۆشە بە قسەیان مەکەن و ئەو پیاوە درۆ دەکاتن و ئەو کاتێ ئەو پیاوانش پێت دەڵێن خۆت ڕوود بکەوە. ئازادیە، ئازادی لە خۆ دڕووکردنەوەدایە بۆ پیاوانەش بڕوامەکەن بە هەمان شێوە ئەوانیش درۆ دەکات. هاوژین زیبا یەکێکە لەو چالاکوانە دیارانەی کوردستان لەم چەند مانگەی دواییدا بەهۆی لێدوان و هەڵوێستەکانی بە زووی ناسرا قسەکانی بە بەردەوامی دەبنا بابەتی گەرمی ناوتۆڕە کۆمەڵایەتیەکان. لێکێک لە پرۆگرامەکان بازەوە دەکاتن من نەک دوازی شەو دەی شەویش ناتوانم بچمە دەرەوە لەبەرەوەی پیاوەکان هەر بە چاویانەوە دێنە ناو باوەشێت. ئەمە دوای ئەو قسانە دێتن. ئەو خاتونە لە یەکێک لە پرۆگرامە تیڤیەکان بەشدار بوو. ئەو پرۆگرامەش باسی لەوە دەکرد ئافرەت ئازاد بێت یاخودنا لەبەرەوەی لە پەرلەمان ماوەیەک پێش ئێستا بەتەماو بوون پرۆژە یاسایەک هەماور بکەنەوە چە خاڵێکی تریان زیاد کردبوو لەو بابەتە. بەڵام ئەو شتانە لەگە کۆمەلگای کوردی نەدەگونجا و لە سۆشیال میدیا دەنگۆیەکی زۆری لێکەوتەوە و ئەو هاوژین زیبایەش هاتووە سەرخەت و دێگوت پێویستە ئەو پرۆسە یاسایانە دەست بەجێ جێبەجێ بکرێتن و بکرێتە بە یاسایەک. لە یاسایەکان یەکێک لەوانە بازەوە دەکاتن هەر ئافرەتێک لەگەڵ هاوسەرەکەی نێوێ جوود بێتن و پیاوکە بە زۆر لەگەڵی جوود بێ پێویستە ئەو ئافرەتی ڕاستەوخۆ بڕواتن شکایەت لە هاوسەرەکەی بکاتن. بۆیە لەو کاتەوە زۆربەی مەلایەکان هاتنە سەرخەت و ناڕەزایی خۆیان دەڕبڕی بەرامبەر ئەو بابەتانە و خات و هاوژینیش باسی لەوە دەکرد پێویستە ئەو پرۆژە یاسایانە دووبارە هەموار بکرێتەوە بچێتە بواری جێبەجێکردنەوە. بەڵام ئەو پرۆژە یاسایانە بە هیچ شێوازێک قبول نەکرا. هاوژین زیبا ژنە فێمینیست و چالاکوانی بواری جێندەریە و زۆرترین کات قسە لەسەر ژن دەکات و ئەو خاتونەیە لەگەڵ هیچ مەلایەک ناگونجێ. ئەو بەر لەوەی خۆی وەکو فێمینیستێک بناسێ شاری کلاسیکی دەخوێندەوە و دەنگی تایبەتەکەی ناسراوەوە. هاوژین ڕەخنە لە ئاداب و کەلتوری کوردی دەگرێت و پێی وایە ملەتی کورد برسیە بۆ جەستەی ژن. و هەروەها لە یەکێک لە قسەکانی تری بازەوە دەکات دەڵێت بەڕوو تیژ بژیم ئەخلاقم هەیە بەڵام کاتژمێر دەی شەو ناوێرم بچمە دەرەوە. وەروەها بازەوە دەکاتن وە سەرەتای تونند و تیژی ژنان لە ژووری خەوتنیانەوە دەست پێ دەکات هەر کاتێک لەگەڵ مامۆستایەکی ئاینی بەشداری پرۆگرام بکاتن هێرشی تونند دەکاتە سەر مامۆستای ئاینی و دەشڵێ ئاینی ئیسلام هۆکاری تونند و تیژیە. ڕەخنە تەنها لە مەلاودینی ئیسلام ناگرێ بەڵکو ڕەخنە لە کچە مۆدێلەکانیش دەگرێتن. دەڵێ ژن دەکەن بە کاڵابوون و وەکاڵایان دەکەن. بۆ ئەو خاتونە هاتۆتە سەرخەت و زۆترین دەنگدانەوەی لەسەر بڵاو بۆتەوە و لەو کۆتاییانەشدا کردەیەکی سەوتی بڵاو دەبێتەوە. لەو کردەیە باز لە ماریە کۆچ کردوو دەکاتن و بە چەندین شێواز باسی ئەو خاتونەیە دەکاتن کە ئەو خاتونەیە تاوەکو ئێستاکە ئەو شتانە هیچ کەسێک نەیزانی بوو بۆچی چەمانگێک دوایی
کۆچی دوایە ماری سام ئەو خاتونە هاتوو سۆتەکەی خۆی بڵاو کردوتەوە یاخود یەکێک لە هاوڕێکانی هاوژین زیبا بڵاوی کردوتەوە بەڵام ئەم بابەتە لێرەدا نەخرا دایکی ماریە سامی لە تۆمارێکی دەنگیدا بە هاوژین زیبا دەڵێت شەیتان دەستی لە مردوو هەڵدەگرێت کچەکەی من لەژێر خاکدایە وازی لێ ناهێنێت چونکە لە شەیتان تریتۆ سەلماندت تۆ ماریات بە کوشتن داوە کچەکەم خراپ وایە وەکو تۆ هەیماوە و پاسەوانی دەبوو هاوژین بوو بە دوژمنی کچەکەم لەبەر ئەوەی کچەکەی لەسەر دوو کەسی موسڵمان گردبەوە و سکالا لەسەر تۆمار دەکەم و بەڵگەم لەسەر تەواوی ئەو قسانت دەوێت کە دەربارەی ماریا وتوتە چونکە نەتوانی کچەکەم بەکار بێنێتن و وەکاری بۆت نەکرد تۆمەتی ئاراستە دەکەیت و ناوی بەخراپ دێنیت بۆیە دایکی ماریە لە ئێستادا چەندکردەیەکی سەوتی خۆی بڵاو کردوتەوە بە هەموو جۆرێک ڕکابەرایەتی هاوژین زیبا دەکا دەڵێتن لەبەرەوەی کچەکەم لە ئێستادا مردووە بە هەموو جۆرێک ناوی ڕەش بۆتەوە بۆچی تۆ دووبارە ناوی دەهێنی تۆ ناو ناوان و دووبارە باز دەکەی و دەتەوێ لاخلاقی بدەیت بازەوە دەکاتن کچەکەی من جلی لەنگەی لەبەر دەکرد ئەگەر بیتوانی بەجل چ مارکە لەبەر بکاتن و وەکو تۆ هیما و پاسەوانی هەبێتن ئەویش لە ئێستادا لە ژیان دەما و خۆشترین ژیان دەژیا بەڵام ئەو شتانێ پێ قبول نەدەکرا و وەروەها زۆرترین ڕەخنە لە ئێستادا لەسەر خات و هاوژین زیبایە بە هەموو جۆرێک دژایەتی ئیسلام دەکاتن و بە هەموو جۆرێک مامۆستایەکانی ئاینیش دژایەتی ئەو خاتونە دەکەن بۆیە لە ئێستادا چارەنووسی ئەو خاتونە دیانیە ئایا ئەو شتێ دەوێت بکاتن بە مەرامی خۆی دەگاتن و دەتوانێت ئەو شتانە چاک بکاتەوە یاخۆت ئەو خاتونەش وەکو کەسانی تر دوور دەخرێتەوە بە هیچ جۆرێک لەگەڵ کۆمەڵگای کوردی ناگونجێ قسە و باسەکانی ئایا پێت باشە ئەو کۆمەڵە ئافرەتانەی وەکو ئەو بازەوە دەکەن چاودێری ئافرەتان دەکەن و چاویان لە ئافرەتان و دووریان دەکەنەوە لە تونند و توژی خێزان و گوایە یارمەتی ئافرەتانمان دەدەن و دەستی هاوکاریان بۆ درێژ دەکەنەوە دووریان دەکەنەوە لە تونند و تویژی یاخود هەر ئافرەتێک ڕووبکاتە ئەو جۆرە شوێنانە بەڵکو بەلا ڕێدا دەبردرێت و چاواشەکار دەکرێتن ئایا تۆ پێت باشە ئەو جۆرە شوێنانە بمینێتن یاخود نەمینێتن بۆمان لە کۆمنت بنووسە زۆر سپاس بۆ سەیرکردنی تەواوی ڤیدیۆکەمان وەک پێتان خۆشە ئەمجارە لەسەر چ بابەتێک و لەسەر چ کەسایەتێک ڤیدیۆ دروست بکەین بۆمان لە کۆمنت بنووسە وەروەها لایک و کۆمنت و شێرت بیر نەچێتەوە سەبسکرایبی کەناڵەکەمان بکەن هەموو کاتێک باشترینەکان ببینە لە کلیل میدیا